لە مەیدانی چوارچرای مەهاباد لە پای سێدارە ئیزنی نەدا چاوی ببەستن و گوتی حەز دەکەم لە ئاخرین چرکەی ژیانیشمدا بە سەربەرزی و چاوی کراوەوە لە نیشتمانی خۆشەویستم بڕوانم. ئێوە قازی محەممەدێک دەکوژن بەڵام بزانن لە هەر تنوکە خوێنێکی من قازی محەممەدێک شین دەبێتەوە. داوا لە گەلی کورد دەکەم خەباتی خۆی لە پێناو ڕزگاری کوردستاندا پەک نەخە. هەر لەوێوە جاوی ترین ڕێزانی مێژوو چاوی کردەوە و ئاسۆی پڕ لە حەسرەتی کوردستانیانی بینی. فکر و ڕامانی ڕێبەرا پۆی ناس کرد لەسەر ڕێگای چوارچرای قازی سەر لە نوێ سامفۆنیای بارکن بڕۆنی بۆ سڕینەوەی هەموو تاڵانکاریەکانی کوردستان چڕی. هەڤا ڕێزان جاوید لە ساڵی 2003 بەشداری ڕێزەکانی گەریلا بوو. ڕێزان جاوید لە کۆنگرەی دامەزراندنی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژەک بەشدار بوو بە تێکۆشانی بێوچان نەمامی پارتی ئاودا و مەزن کرد. بوو بە سەمبۆلی فیدایی بوون بۆ گەلەکەی و بێد و دڵی لە ڕێگەی دژواری ئازادیدا بەردەوام بوو. شەهیدی نەمر لە هەمان سەرەتای دامەزراندنی پەژاک لە گۆڕەپانی ڕووناکبیری و ڕاگەیاندن بگرە تا ئەندام بوون لە مەجلسی پەژاک گەورەترین تێکۆشانی لە پێناو پێشخستنی شۆڕشی گەلەکەمان پێکێنا. هەروەها ساڵی 2014 لە کۆنگرەی دامەزراندنی کۆمەلگای دموکراتیک و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار بەشدار بوو لەبەر ڕاستگۆیی تێکۆشەربوون و تێکۆشانی بێوچانی وەکو هاوسەرۆکی کۆدار لە پێناو خزمەتکردنی گەلدا هەڵبژێردرا و تا کۆتایی هاتنی خولی هاوسەرۆکایەتی بەردەوام بوو لە هەڵ و تێکۆشان. بەستنی پێنجەمین کۆنگرەی پارتی ژیانی ئازادی کوردستان بەر لە هەر کەس لە هەموو شەهیدانی تێکۆشانی ئازادی خوازی بە تایبەتی پارتی ژیانی ئازادی کوردستان و هەموو شەهیدانی کوردستان پیرۆزبایی دەکەم، لە ڕێبەر ئاپ و پیرۆزبایی دەکەم و لە هەموو گەلەکەمان لە هەموو ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران پیرۆز دەکەم. پەژاک لە دوای تێکۆشانێکی چەندین ساڵە و بێوچان و بێ بڕانەوە و ماندوونە ناسانە هەتا ئەمڕۆ هات لە سایەی شەهیدانی ئەم حرەکەتە هیوایەکی نوێی لە ڕۆژهەڵاتی کوردستان ساز بوو. لە ئەنجامی یەکێک لە هێرشەکانی دوژمن و خیانەتکاران لە ڕۆژی 6 ئاب لە ناوچەی سەر بە شاری قامشلو ڕۆژاوای کوردستان فەرماندەی جاویدانی کوردان هەڤا ڕێزان جاوید بە ناوی یوسف ڕەبانی شەهید بوو. شەهیدبوونیەوە ڕێزان جاوید خەسارێکی مەزن بوو بۆ بزوتنەوەی ئازادی خوازی و هەموو گەلی کورد. ڕێگەی شەهید ڕێزان جاوید و ڕێگەی ڕێبەراپۆ و تێکۆشانیان بەردەوامی تێکۆشانی قارەمانانەیە بۆ وەدەستخستنی بە نرخترین دەستکەوتەکانی ئازادی خوازی مرۆڤایەتی. ڕێزان جاوید ئەسپەسپیەکەت باژۆ وەک ئەوەی هەورێ باژۆی تۆ سوارێکی ئەرخەوانیت و ئەسپەکەت زادەی بەفرێکی بە خوێن سوورە. ڕوو بکەیتە هەر ئاقار و زەمانێ لە چۆمی ورمێوە تا شەقامەکانی قامشلۆ هەموو دڵێکت هەل لەگەڵە تەماشا لە ئاو پاکتری نیگات لە کارێز ڕوونترە. تەماشای دایە فاتمەی میهرەبانی ئەگریجە سپی وەکو بەفری خۆتی زێنە بە تۆ جوان بوو کوڵە کوڵە سوورە کوڕە پارچەمی کوردستانە کوڕە سەر تۆپی کوردستانە کوڕە ئاغای جوانم جاوید ڕێزان جاوید ڕێزان ئەمن داچی جاوید ڕێزانم خۆمی دەکەم بە قوربان خۆمی دەکەم بە قوربان کوڕە بە قوربانت تاجی سرم تاجی سرم گەورەت کردوم سرت بە خەچەوی خەندیلی بڵیندا دەبەر شاخەکانی دەمرم دەبەر چێوەکانی دەمرم دەبەر هاواڵەکانت دەمرم دەبەر هاودەردەکانت دەمرم دەسەر هاودەردەکانت دەگەڕێم خدا ئاگای لێت کوڕە دەوەرە بابەت گرمە باوەڕ ئەگەر ئەمن مردم چاوی تۆ خۆش قەندیل و مێژوویەکی بەسام چۆن شێرەژنێ لای بێشەیەکی غەمگینەوە دانیشتووە.
هەروەکو خۆی فرمێسکی سەر پەڕەی گوڵ و گەڵا ئەسڕێ و چاوێکی هەلێتە پەڕەسێلکەی تەماشای دێت و دێت بە هێواشی لەسەر یاڵی ئەسپی سپید هەڵ ئەکورمێ و لە ڕۆحی هەمومانەوە ئاوێزانتە تۆ لە مکریانەوە هاتوویت و لە جیاتی ئێمە لە کانی سپی وەکو گوڵی پەمۆ هەڵوەریت و وەکو پوشووی دەشتی حەسکە گڕگرتیەتی چەندە بروسکە لێدایت و هەر نەمردیت چەندە وەرز و تەقویمی ئەم زەمانە ناچیزەیە تەواو کرد و هەر نەمردیت دەوراندەوی شەخژنی ئەم خولی نەخشە ئەنجنەت کرد و هەرمایت تۆ نامریت چونکە ئازایەتیتان بووە بە گوڵە سەمەلی ناو داستانەکان خۆڕاگەریتان بووە بە هزری بیرنەچوونەوەی هەموو قەسیدەکانی شاخ دەبێ ئەم سەفەرەت تێکەڵی نیشتمان بکەم و پرێس کۆنفرانسی مەرگێکی پیرۆستان بۆ ڕێک بخەم لەگەڵ ئەبوو لەیلای هەمووان ئەوە ئێمە نین کە ئەڵێن بیر ناچنەوە ئەوە مەهاباد و کۆبانێ و دیار بەکر و کەرکووکەوە ئەڵێن ئەسپەسپیەکەت پێشەنگی کاروانە و هەر ئەگاتە تەنگەی دەربەند و حەقی تووڕێی خاکێکی ئەحیلێنێ و بە ناو خەون و خەیاڵی هەموواندا ڕێەکات و هەورە بروسکە و ڕەهێڵەیەکی هیلاکە و ئارەقەی کۆڵنەدانێک دەرئەدات و لە تەوێڵیدا گڕێک بۆ هەمیشە ڕەواوە هەر ئەسووتێ بۆیە نامریت هاوڕێ بۆیە نامریت هاوڕێ هونراوێک لە هەڵۆ شێرک و بێکەس بۆ شەهیدی نەمر فەرماندە ڕێزان جاوید ئێمە حرەکەتێکین ئەزانین بۆچی تێکۆشان دەکەین حرەکەتێکین کەنگێ تێکۆشان دەکەین چۆناوچۆن تێکۆشان دەکەین بۆ خۆمان دیاری دەکەین کەس بۆمان دیاری ناکات تێکۆشانی ئێمە لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران هیچ کەس نە حەدی هەیە نە بۆی هەیە کە سێبەری بخاتە سەر ئێمە ڕۆژانە شەهید دەدەین لە ڕۆژهەڵاتی کوردستان بە پێچەوانەی سیاسەتەکانی بارزانی لە کوردستاندا کارکردن ڕاستە یعنی لێرەدا ئەبێ ئەمە بڵێن هەموو حرەکەتەکانی کوردی بەتایبەت کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان حرەکەتە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بانگ لە هەمووان دەکەم ئەگەر ئایان هەیە کوردایەتی بکەن بنە ماڵی بارزانی چیان گوت بە پێچەوانەوە بکەن ئەو کاتە ڕاست بڕێوەچن چونکو ئەوان هەمیشە پلانێکی ئاژاوە جێڕیان هەیە لەسەر مەسەلەی کوردەکانی پارچەکانی تر من لە بەرنامەکانی پێشوشدا باسم کردبوو لە لیدوانەکانیشدا باسمان کردووە بنە ماڵی بارزانی لە ڕۆژهەڵاتی کوردستان هیچ سیاسەتێکان نایڵین سەرکەوێت نایڵین سەرکەوێت جارێک تر ئیزن نادەین قیادە موقەت ساز بێت زۆر حەزیان لێ کە پەژاک لە ناو ببن فەرمون مەیدان بانگ لە داگیرکەرەکان نەکەن هێرشێمە دەرەنجامەکانی شۆڕشی ئاپۆی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە داهاتوودا دەردەکەوێت ئێمە وەک گوتم ئێمە زۆر تەرەفداری دەهۆڵ و زورنالێدانی بە خۆڕایی نین ئێمە بە جەوهەری کارەکەین جددی کارەکەین استراتژیک کار دەکەین ئێمە تێکۆشانی سەربەخۆ خۆمان بەڕێوابین و بۆ گەیشتن بە ماف و ئازادەکانی گەلی کورد حتا سەرکەوتن تێکۆشان بەڕێوابین لەم بوارەدا کۆماری ئیسلامیوە هەموو کەسش بە ئەرخەیان بێت هەزار هێرشی بەم شێوازانە بکەن بە ساڵانش ئۆپەراسیۆن بکەن لەسەر حرەکەتی ئێمە حرەکەتی ئێمە ناتوان بن بخن ئێمە گەلین ئێمە بە میلیۆنین ئێمە جەماوەرین ئێمە هێزمان هەیە ئێمە تواناکاریمان هەیە ئێمە خاوەن بیرین ئێمە بیر و بۆچوونین فکر لە ناو ناچێت ئێمە فکرین لە ناو کۆمەلگادا و سەرەکەوین بۆەوە فەرمونون کێشەکان چارەسەر بکەن لە جادەوەی کە لە فکری قەتڵعامدا بن لە فکری نزانم هێرش و هێرشکاریدا بن لە فکری نزانم بەجاشکردنی خەڵکدا بن لە فکری تەجاوز بە خەڵکدا بن فەرمونون کێشەکە چارەسەر بکەن یعنی حەز دەکەم لێرەدا ئاشکرا بڵم ئەرخەیان بێ کۆماری ئیسلامی ئێرانیش و هەر حرەکەتێکی کوردستانیش هەر حرەکەتێکی جیهانیش بە ئەرخەیان بن
پەژاک لە ناو ناچێت پەژاک داهاتوی ڕۆژهەڵاتی کوردستانە وە کەسیش بۆی نییە سێبەر بخاتە سەر حرەکەتی پەژاک کەسیش بۆی نییە لەسەر تێکۆشانی پەژاک بە خراپە قسە بکات جوانانی کورد کەس بۆی نییە لە ماڵدانیشت با دەرکەون بۆ ساحەی تێکۆشان بانگ لە هەموو جوانانی کورد دەکەم لە کچان و لە کوڕانی جوان دەکەم مافیان نییە لە ناو کۆمەلگادا لە ناو کوچە و کۆڵانەکاندا بگەڕن ئەبێ بێن بۆ شاخەکان بێن تەفلی ڕیزەکانی گیری لابن بۆ چارەنووسی گەلەکەیان بۆ ئازادی گەلەکان تێکۆشان بکەن کاتی ئەوە نییە جوانی کورد وەخت بە فیرۆ بدات کاتی ئەوە نییە زمانی خۆی بە فیرۆ بدات با دەرکەون تەفلی ڕیزەکانی گیری لابن تەفلی ڕیزەکان تێکۆشان بن هەموو قادەکان تێکۆشان بکەنە قادی هەوڵدان و قادی ئازادی جەزیرەکانی ئازادی ساز بکەین لە ناو ڕۆژهەڵاتی کوردستاندا هەر کەس بۆ هەوڵدان بکات بە تایبەت جوانەکان نابێ وەکو ڕابردوو ژیان بکەن بێ هەڵوێست بوون بۆ ئینسانی جوان نابێت جوانی بۆ خۆی هەڵوێستە جوانی کورد بووین بەهای دەوێت یعنی کەس ناتوانێت بڵێ من جوانێکی کوردم بێ ئەوەی کە بەهاکەی بدات ئەبێت تێکۆشانی بۆ بکات بۆ ناسنامەکەی خۆی بۆ ئازادی خۆی جوانی هەستی ئازادی تێدا هەیە باو هەستە ئازادی نەخنکێت دەرکەوتنە مەیدانەکان لە هەر جگایەک لە هەر قادێک تێکۆشان بەڕێو بن بێن تەفلی ڕێزەکانی گیری لابن لێرە بانگ دەکەین دیسان جوانی کورد مافی نییە لە پشت ئینتەرنێت دانیشت مافی نییە لە کوچە و کۆڵانەکاندا بگەڕێت مافی نییە نەزان بێت مافی نییە خەریکی ژیانی شخصی خۆت بێت گەلی جوانی کورد پێویستە دەرکەوتە ڕیزەکانی تێکۆشان بێت تەفلی گەری لاب بێت بێت تەفلی ڕیزەکانی شۆڕش بێت و لە هەموو قادەکاندا ڕۆڵی پێشەنگایەتی خۆی ببینێت جوانی کورد دەرکی ئەمەیە وەکی تر حەقی نییە بە شێوازێکتر ژیان بکات هەندێک کەس هەندێک بنەماڵەی کوردیش کاتێک جوانەکانیان دێن بۆ ناو ڕیزەکانی تێکۆشان ئینگار جوانەکانیان مردووە جوانی کورد بۆ ژیان دێتە شاخەکانی کوردستان بۆی بژی دێتە شاخەکانی کوردستان بەداخەوە بنەماڵەکانی کوردیش لەم بوارەدا هەڵەت هەست و کەوت دەکەن لەگەڵ تەفلی بوونی گەریلا منداڵەکانیان لەبەر چاوی ئەوان معتاد دەکرێن دەمرن ڕۆژانە دەمرن ئەمە هەڵوێستێکیان لە بەرامبەر ئەوە نییە کاتێک جوانەکانن تەفلی گەریلا دەبێت ڕفلێکسی زۆر تون نیشان دەدەن ئەمە غەڵەتە جوانی کورد بۆ مردن نایەتە شاخەکان بۆ ژیان دێتە شاخەکان بۆ یەکێ ژیانێکی ئازاد بۆ گەلەکەی بخۆڵقێنە دێتە شاخەکان هەر کەس لێرە بۆ مردن نایە ئەوانی کە لێرن بە پێچەوانەوە ئیدعای ژیانیان هەیە بۆ ژیان تێکۆشان دەکەن بۆ ئازادی تێکۆشان دەکەن حرەکەتی ئێمە دروشمەکەی سەرکەوتن یا سەرکەوتن یا سەرکەوتنە دروشمی ترمان نییە وابێ سەرکەوین لە بەراقە قورتێکی سەر شەرێمە ئەم ناکەبێت